کە سەرماکە زۆرە و خۆمان بپارێزین دەبێت جوان جوان خۆماندا پێچین و جلوبەرجێکی گەرم و خۆش لەبەر بکەین. وەزیفەی ئێمەش دایک و بابان لەوەدایە کە بتوانین تەواوی منداڵەکانمان بە هەر شێوەیەک بێ لە جلوبەرجی گەرمدا داپۆشین تا پێویستی بکەین کە لە سەرما ئەوانە نەزاتیان بێت. کەسێ دێ و باوێ هەژ زارۆکێ خۆ هەبن بۆ بێ سەرماش بۆ نەخۆشیە بێ وەختێ نەخۆشیە یا دەبێ دێ و باو چیکێ گەرم زارۆکێ خۆ بکەن هەر زارۆکێ خۆ هەبن دەبێن یعنی ئەو جلەی گەرم چاکێ تێوالوا بکەن نەهێلن دەرکەونە بەر سەرمای بەر بارانێ شل نەببن. دایکواوی زۆر تاسیریە کە منداڵەکانی فێر بکەن یان برێک دەست ئاو بشۆ خواردنەکە داها بخۆ یعنی لەبۆ سەرما و گەرماش ڕاستی ئینسان لە کاتی زستان دەبێت شتێکی سەرما لەبەر بکات بۆ قامسەدا کە دیچە مەدرسە هەوسەی لەبەر بکاتن یان لە ماڵەوە غرفەکە زۆر گەرم دەکەی کە دیچە دەرێ نەخۆش دەکەوێت.